بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لەم حەڵقەی سوراخی مێژوودا قسە لەسەر بەرپرسیارەتی مێژووی دەکەین بە دوو دیودا. دیوێکیان لە ڕووی نووسینەوەی مێژووی کوردەوە کە بە تایبەتی لە سەردەمی دروستبوونی دەسەڵاتی پاشایەتیەوە لە عێراق لەلایەن مێژوو نووسەکانەوە یان لەلایەن ئەوانەوەی کە یاداشتیان نووسیوەتەوە چوەتە ناو سیاقی مێژوویەوە و دیوی دووەمیان قسە لەسەر ئەو بەرپرسیارەتێ دەکەین کە لە قۆناغێک لە قۆناغە دیاریکراوەکانی مێژوودا سەرکردە سیاسیەکانی کوردیا خودت ئەوانەی ڕێبەرایەتی بزوتنەوەی سیاسی و هەروەها دەسەڵاتی ئیداری و بەڕێوەبردنیان کردووە دەکەین. هەوڵ دەدەین لەم حەڵقەیەدا قسە لەسەر ئەوە بکەین ئایا نووسینەوەی مێژوو چۆن لای گەلان گەشەی کرد، ئایا بەرپرسیارەتی مێژووی چییە بە هەردوو دیوەکەدا وەک پێشتر وتمان، و هەروەها قسە دەکەین لەسەر ئەوەی کە ئایا تا چەند ئەو مێژووەوە ئەو یاداشتانی کە ئەنووسرێتەوە دەچێتە نێو ئەو بەرپرسیارەتە مێژووی کە ئێمە پێویستە لە ئێستاداوە بۆ نەوەکانی ئایندەشمان سوودی لێوەرە بگرین. ئەمانە تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژووی ئەمڕۆمانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا حەسەن مەحموود حەمەکەریم نووسەر لە مێژووی ئیسلام و کورد، مامۆستا بەڕێز عەباس نووسەر و توێژەر لە بواری مێژووی هاوچەرخوونێ بەخێر بێن دووبارە بۆ ستودیۆی پەیام. مامۆستا حەسەن بەرپرسیارەتی مێژووی چییە؟ بێگومان مێژوو بەرپرسیارە بەرامبەر بە گەل و نیشتیمان و بەرامبەر بە هەموو گەلان. مێژوو وەکو پیاوێکی قەیمەی کۆنی پیر وایە کە هەموو ئەزمونەکانی میلەتەکەی لە بەردەسایە، هەموو ڕووداوەکانی لایە، ئەتوانین لە کاتی تنگانە بگەڕێنەوە بۆ ئەو ڕووداوانە و ئێمە ئەو کێشانەی کە هەمانە پێ حەل بکەین. یا وەکو پیاوێکی حەکیم ئەتوانین ئەو کێشانەی کە هەمانە وەکو پرسێک پرسی پێ بکەین ئەویش پێمان بڵێ. یا وەکو سەیدەلیەک دەردی هەموو نەخۆشەکانی تایە ئەتوانین چارەکانی خۆمان لەوێ وەربگرین. مێژوو بەرپرسیارە بەوەی کە ئەتوانێ میلەتان بەرەو پێش بەرێ و قۆناغێک بەدوای قۆناغا تێپەڕێنەوە بەرەو باشتر بیبەوە. ئەمەی بەڕێز دەڵێ وەکو مێژوو ئەی لە بەرامبەردا کارکتەرەکان و بکەرەکانی ناو مێژوو چ بەرپرسیارەتێکیان هەیە؟ کارکتەرەکان ئیتر ئەوە مێژوو یعنی تۆماری کردووە ڕۆشتووە، ئەو کارکتەرانە ئەگەر باشیان کردبێ ئەگەر خراپیان کردبێ تازە تۆماری مێژوو بووە. ئێمەش کە لە ئایندا یین یا ئەو نەوانەی کە دوای ئێمەین سەیری مێژووە کەنیتر ئەو کارکتەرانە ئەبێ دوای خۆیان هەڵسەنگێرێ ئایا باشی کردووە یان خراپی کردووە. بۆ نمونە ئەمڕۆ ئێمە کۆمەڵێک کارکتەری سیاسیمان هەیە، کۆمەڵێک بەرپرسیاری گەورەمان هەیە لە کوردستانە کە ئەتوانن شتی جوان پێشکەش بە گەلەکەیان بکەن، ئەتوانن شتی خراپیش بکەن. ئێستا ئێمە شتی خراپ زۆرە بینین کە بەرپرسیارێکی ینی کە ئەو سەرکردانەمان پێشکەش بە گەلەکەیان کردووە کە هەمووی لە گەندەڵی و خراپی و ئەوانە. ئەمە تۆماری مێژووە بێ نەوەی داهاتوو کەیت سەیرەکە کۆمەڵی سەرکردەوان هەبووە لە مێژووە ئەم ڕەفتارانەیان نوانوە لەبەرەوە ئەبێ ئەوانەی داهاتوو کەیەن سوود لەمە وەربگرن وها نەکەن، چکە ئەگەر وا بکەن گەل ئاوا لیان هەڵەسێ. بەرپرسیارەتی مێژوو ئەوەیە تازە ئەوە ڕۆشتوو تێپەڕێتە. ئەمە لە ئاسی بەرپرسیارەتی مێژوویدا نییە؟ بەڵێ ئەمە بەرپرسیارەتی مێژووە. ئێستا بڵێن سەرکردایەتی کورد ئەبوایە سەیری مێژوویان بکردایە بزانن ئایا سەرکردەکانی پێش خۆیان چیان کردووە، تووشی چی بوون. مەسەلا سەیری شێخ مەحموودیان کردووە کە نزیکی 7 ساڵ لەمەوە پێش کۆمەڵێک ڕووداوی گەورە لە منتیقەیە ڕوویاوە. شێخ مەحموود ڕۆڵی جوانی نەبینیوە، بەڕاستی ڕۆڵی زۆر ناشرینی بینیوە لە پێشکەشکردنی ینی کارێکی سیاسی لە کوردستانە و سەرکەوتویش نەبوو چۆتە ناو داخلی مێژووە. ئەو وایە ئەم سەرکردە کوردانە ینی سوودیان لەو هەموو میرە کوردانە وەربگرتایە کە لە مێژووی کووردا هەمویان کەسی لاواز و زەعیف و بێهێز و بێتوانە و بێسەقافەت و ئەوانە بوون. ئەمان وەکو ئەوان نەکەن، ئەوان هەمویان بە دەردی ئەمەی ئێستا ڕۆشتون کەواتە ئەمان ئەبوایە مەسەلا سوودیان لە مێژوو وەربگرتایە وەکو ئەو سەرکردانەی پێش خۆیان نەکردایە. بەڵێ مامۆستا بەڕێز بەشی دووەمی پرسیارەکەم بۆ تۆ بەجێدێڵمەوە بۆ تو ئاڕاستی تۆ یەکەم. ئایا بەرپرسیارەتی لە نووسینەوەی مێژوودا چییە؟ ئەگە بە دیوێکی تریشا بڵین ئەوەی کە بەراورد دەکەیەوە نووسینەوەی مێژووی گەلان بە شێوەیەکی گشتی ئەگەر بە کورتی ئاماژەیە بۆ بکەیت و دواتر ئاماژەیەکمان بۆ بکەیت بە بەرپرسیارەتی نووسینەوەی مێژوو بە تایبەتی نووسینەوەی مێژوو لای کورد. بەڵێ طبعاً سەرەتا مێژوو لای گەلان
بە شێوەی ئەمڕۆ یا نەبووە. مەسەلەن تەتەوری کردووە، گەشەی کردووە چەمکەکە یا چەمکی مێژووە، چەمکی مێژوو نووسین بە پێی گۆڕانکاریە سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەکان چەمکەکەش گۆڕانکاری بەسەر هاتووە. بۆ نمونە لە سەردەمی یۆنانە لە سەردەمی یۆنانە کە یەکەم کەس ئەم چەمکە بەکارێنێت چەمکی مێژوو کێ هیرۆدۆتە. ئەم چەمکە لە کۆنا بە مانای گێڕانەوە و چیرۆک و ینی دەماودەم هاتووە. دواتر مێژوونووسێکی ترمان دێ مەسەرەن تۆکیتیتس دێ ورتر لە هیرۆدۆت بابەتە مێژوویەکان ئەنووسێتەوە. مەسەلەن بابەتە مێژووەکان ئەنووسێتەوە ئێخاتە ژێر لێکۆڵینەوە و وردبینیەوە و نەقدی ئەوانەی پێشخۆیەکە بە شێوەیەکی زانستی تر ئەینووسێتەوە. بۆ لەبەرەوە تۆکی دەدەست سەردەمەکەی وە قۆناغەکەی گەشەکردووتر بووە وەکو پێشووتر قۆناغی هیرۆدۆت نەبووە. لە سەردەمی ڕۆمانە تەبانی من بەس بە سەرقەڵم بە کورتی باسیەکەن چکە زۆر دوور و درێژە. لە سەردەمی ڕۆمانەکانە مێژووی ئەنووسنەوە زیاتر مێژوویەکی سیاسی و سەربازیە. طبعا ئەم مێژووی کۆنا مێژووی یۆنان و ڕۆمانەکان یا مێژووی مسر و ڕۆژهەڵاتی کۆن زیاتر مێژووەکە چی بووە؟ مێژوویەکی سیاسی بووە، مێژوویەکی سەقافی و کۆمەڵایەتی نەبووە. لە یۆنانە بە حکمەوەی بەردەوام طبعا نووسینی مێژوو ڕنگدانەوەی ئەو قۆناغە مێژوویە کە ئەو گەلەی تایە. ببینە لە سەردەمی ڕۆمانەکانە بەهۆی ئەوەی کە زیاتر جەنگەکان و پەلاماردان و هێرش زیاتر بڵاو بوو و زۆرتر بووە، زیاتر مێژوونووسی سەربازی و سیاسی تەیە. بەڵام لێرە ڕادگرمەگە بیری نەچێ وەڵامەکەت بۆ مێژوونووسی جیاکرێتەوە، مێژوونووسی سەربازی جیابێ، ئیداری جیابێ، سیاسی جیابێ، یان ئەکرێ هەر ئەو تەصنیفەی بۆ بکەین ئەو پۆلێن بەندی بۆ بکەین کە هەموو سەردەمێت تایبەتمەندی خۆی هەیە. زۆر جار مێژووی سەردەمێک کە نووسراوە مێژووی جەنگ و ڕووداوە گەورەکانە، مێژووی سەردەمێ مێژووی شۆڕشە، مێژووی سەردەمی مێژووی ئیدارە و بەڕێوەبردنی دەوڵەتداری و سیستەمی حکومڕانیە. کاگەرام هەر مێژوونووسێک لە قۆناغێکی دیاریکراوە قۆناغەکە تەحکومەکە بەسەر مێژوونووسەکەەوە. مەسەرەن لە سەدەکانی ناوەڕاستە مێژوونووسەکان زیاتر تەفسیرێکی دینیانە بۆ ڕووداوەکان، ینی زیاتر لاهوتیەکان پیاوە ئاینەکان ینی تەحکومیان کردو بە نووسینەوەی مێژووە. ڕووداوی ئەو سەردەما تەحکومەکە بەوەی چۆن ئەو مێژوونووسە بیرەکاتەوە. ئەمە جگە لەوەی مێژوونووسی تایبەتمەندی سیاسی سەربازی هەمانە و جگە لەوە میتۆدمانەیە بۆ نووسینەوەی مێژوو. مەسەلەن میتۆدی مەحەلی یا ناوچەیی مێژوونووسمانەیە تەنها بایەخەدا بە مێژوونووسێ شاریە، بەس مێژووی شارێکە نووسێتەوە. ئەمە لە کۆنا لای گەلانە بووە، لای عەرەبەیە، لای غەربەیە. تەنها ئێمە سەردەمێکی دواتر لە ئێمە سەدەی بیستەم مێژوونووسی مەحەلیمان بۆ دروستە بێت کە محەممەد ئەمیزەکی بەکە تاریخی سلێمانی نووسێتەوە. مەسەڵەن بۆ نمونەیە مێژوونووسی ئاینی تەیە تایبەتە بە نووسینەوەی مێژووی دیانەتەکان. مێژوونووسێکتێ مێژوونووسی جیهانیە، گشتگیرە، مێژوونووسێکە تەنها لە شوێنەکە قەتیز نابێ، زۆرترین شوێنەکان کۆکاتەوە و زۆرترین قسەی لەبارەوەکە و زۆرترین نووسین ئەمانی بەڕێزی ئەمای بۆەکەی ئایا لە تەفسیرەوە خوێندنەوە بۆ مێژوو ئەم پۆلێن بەندیە کراوە لای ئەوانەی کە توێژەرەوانی بواری مێژووە ئەوانەی بواری و بواری فەلسەفەی مێژوش ئەندازەیە کە تۆ باسی گشتیش هەم لای کوردەڵم هەم لای ناوچەکان بە شوێکی گشتی لە ئاسی جیهانە لە عەرەبە هەیە و لە غەربی شایە، بەس لای کوردان نییە. لای کوورە مەسەلەن مێژوونووسێکمان نییە تایبەت بێ لە ئێمە باسی سەردەمی پاشایەتیەکەین. تەڵان مێژوونووسەکان دەستیان بۆ هەموو شتێک بردووە، ینی قسەیان لەسەر لە هەموو بارێکا کردووە بۆ لەبەرەوە مێژووی کورد مێژوویەک بۆ شاراوە بووە نەبووە، ئەویستویانە هەموو مێژووی کورد بە شێوەیەکی گشتگیری قسەی لەسەر بکەن. هەڵبەت بەڕێزی مەبەستی بە مانانویەکێتی لای کوردنی ئەگینا ئەگەر سەیری بەشێ لە مێژوونووسەکان کەین ئەوانەی تاریخی ئیسلامی شانووسێتەوە کە ئەڕۆیتە سەر ڕەچەڵک و بنەمای قوڵەکەی بەشێکیان کورد بوون، بەڵام هەڵبەت ئێوە مەبەستان بە مانانویەکەیەتی. بەڵێ مەسەلەن ئیبن خەلەکان کوردە، بەڵام قسەی لەسەر مێژووی کورد نەکردووە. مەسەلەن ئەبوو حەنیفەی دێنەوەری مەسەلەن قسەی لەسەر کورد نەکردووە، ینی گشتگیرە تەنها دواتر مەسەلەن تەواوی ئەمانەی بەڕێزی بوو لە هێمای بۆکەی ئایا تا چەند لە ئاسی بەرپرسیارەتیە بووە ئەم پۆلێن بەندیەوە ئەم نووسینەوەی مێژووە لای کورد. بەس ئەوم تەواو نەکرد، ینی تەفسیری مەسەلەن مێژوو مێژوونووسی لە دوای ڕێنیسانس
مەسەلەن ئەمە جۆرێکی تر بەخۆیەوە بینێت تەفسیرێک و جۆری نووسینەکان عەقلانیە و بەڵگەنامە ئەخرێتە ناو نووسینە مێژوویەکانەوە و کۆمەڵێک مفەکیر و فەیلسوف هەیە مێژوونووسی هەیە کە نەقدی و مێژوونووسانەی پێشووترەکە کە بە شێوەیەکی گێڕانەوە مێژویان نووسیوەوە و نیان خۆتە ژێر نەقدەوە مەسەلەن ئیبن خەلدون لای کووردا ئەم میتۆد و جاکردنەوەی قوتابخانەکانمان نییە جاکردنەوەی قوتابخانەمان نییە تا ئێسێمە لێکۆڵینەوەیەکی وردمان نەکردووە لەوەی کە میتۆدی نووسینی مێژووی محەممەد ئەمین زەکی بەگ حوسێن حوزنی مەکوریانی یاداشتەکانی ڕەفیق حەلمی تەفسیریان ئەمانە بۆ مێژوو چۆن بووە یەک بۆعدی ڕوانویانەتە تاریخ یا تەفسیرێکی سیاسیان تەنها بۆ مێژوو کردووە یا تەفسیرێکی کۆمەڵایەتی و سەقافی و اقتصادیشان بۆ مێژوو کردووە ئەمانە کۆمەڵێک پرسیارن لای ئێمە جارێک بە وردێ لەو قۆناغی مێژوۆیش نەکراوە دیسانە منە چمەوە سەر ئەسڵاکە کە باسی بەرپرسیارەتی یەکەم ئایا ئەمەی ئەم محەممەد ئەمین زەکی حوسێن حوزی مکریانی ڕەفیق حلمی تۆفیق واهبی ئەحمەد خواجە تاوی ئەوانی کە یاداشیان نووسێتەوە بە تایبەتی لە دوای بیستەکانی سەدەی ڕابردووەوە ئایا ئەمانە لە ئاستی بەرپرسیارەتیان نووسیویانە یاخود یاداشتێکی کەسی خۆیان بۆ ئەو ڕووداوانی کە بینیویانە نووسیویانەتەوە و گواسویانەتەوە بۆ خوێنەریا بۆ نەوەکانی دوای خۆیان بەبێ جۆری مێژوونووسەکانە گۆڕێ بۆ بەرپرسیارەتە مەسەلەن محەممەد ئەمین زەکی بەگ لە کتێبەکەی خۆیان باز لەواکە کە من بۆیە مێژوو دەستم کردووە بە نووسینەوەی مێژووی کورد لەبەرەوەشی شتێکم پشک نەبردووە لە ڕابردووە لەسەر کورد بێ ئەمە بەرپرسیارەتیە لە ڕاستیە نەقسێکە بۆ لە تاریخی کووردا ئەم ویستوێ بینووسێتەوە حوسێن حوزنی مکریانیش بە هەمان شێوە ڕەفیق حەلمیش کەمتر لە بواری نووسینەوەی مێژواییشی کوورد زیاتر یاداشتە بەڵام خۆشبەختانەوەیە یەکێکە لە یاداش نووسە هەرە گرنگەکانی مێژووی کورد قسەکە لەسەر محەممەد ئەمین زەکی زانستی تر بووە ورتر بووە باش نییە لێکۆڵینەوە بە دوواداچوونی زیاتر کردووە گەڕانی زیاتر کردووە سەرچاوی زیاتری بەکارهێناوە باش باسەکانی بەقووەترە بەڵام تۆ دەیتە سەر حوسێن حوزنی مەکوریانی ئەم کەمترە سەرچاوەکانی مەوسوق ینی ئاماژەی پێ نەکردووە کەمتر گەڕاوەوە بۆ مەزدەڕە ئەساسیەکان باش نییە هەرچەندە ئەمیژەڵێ ینی باسەوە کاڵێ من بۆیە مێژوو نووسیوەتەوە کە کورد مێژووی نەبووە بەڵام ورتر دقیقتر محەممەد ئەمین زەکی بەکە لە من ئەمە بەشێکی بەرپرسیارەتیە ڕەفیق حەلمی لە ڕاستی یاداشتەکەی نەنووسیایەتەوە ئێمە بەشێکی باشی شۆڕشەکەی شوێ مەحموو ئەو گۆڕانکارانەی کە لەو قۆناغە مێژوویە ڕوویداوە ئێمە ئاگامان لێ نابوو بەڵێ ئەمە مەسا حەسەن نووسینەوەی یاداشنامە خۆی بۆ خۆی ڕاستە بووە بە مێژوو بەڵام لە قۆناغی دیاریکراودا کە تۆ دەی ژیانی خۆتە نووسیتەوە ڕاستە چەند ساڵێک بەر لە خۆتە بەڵام ئەندازەیەک یعنی هەست ناکەی تۆزی مێژووی زۆر لەسەر نیشت بێ ئەگەر ئێمە بین خوێندنەوەی یا تەفسیرێکەوەی مامۆسا هێمای بۆ کرد بۆ نووسینەوەی ئەو یاداشتانە بکەین و ئەگەر ناویشی بنین مێژوو یعنی بۆ سەرکردەکان و نووسەرەکان و زۆر جار ئەوەی کە پیانەوتێت لە ئێستادا مێژوو نووسەکان بۆ دێنی ئاداژنامی خۆیانە نووسنەوە دیسان ئەوش ئەگەڕێتەوە بۆ سیاقی ناو مێژووە بەرپرسیاتی مێژوویە ئەمە هۆکارێکی سایکۆلۆژی دیکە لە پشتیوەتی بەڵێ ئەنی نووسینەوەی یاداژنامە هەر لە کۆنەوەی هەر لە یۆنانەکانەوە هەیە بکو مامۆستا باسی کرد کە هیرۆدۆت کاتێک یاداشنامەی خۆی نووسێ ئەو گەشتانەی خۆی نووسێ بەرەو ئاسیا و ئەوانە ئەو یەت هەرچی زانیاریەکی بیستووە هەروەکو تەبەری خۆمان وەکو تەبەری چی بینیوە و چی بیستووە و چی لە کتێبەکانە هەبووە هەر هەمووی کۆکرێتەوە ئەو توێتی ئەمە کۆوەکەمە بۆ ئەوی لە فەوتان بیپارێزم ینی بەرپرسیارەتی ئەو پیاوە بەسزارێکی زۆر دڵتۆزانە و چاکە کە ئەوێ ئەو معلوماتانە ئەو زانیارانی کە هەیە لەسەر گەلانی ئەو ناوچانە ون نەبێت هەمووی کۆکاتەوە لە کتێبێکی زۆر گەورەی هەزار لاپەڕەیە دوای ئەو کە وەکو کاک دکتۆر باسی کرد کە تۆ دەگوت یەت خوێندنەوە بۆ کتێبەکەی ئەوەکە ئەڵێ کتێبەکەی ئەو هەمووی خرافیاتە هەمووی شەخەڵێکی زۆرە لە معلوماتی غەڵەت و هەڵە و ئەوانە کە ئیمڕۆوانیە مەسەلا باسی نیلەکە ئەڵێ نیل لە ئاسمانەوە هەڵە قوڵێ هیرۆدۆت نیل لە ئاسمانەوە هەڵە قوڵێتە سەر زەوی ئەویش کە دەڵێ نیل لە سوودانەوە یە بەرەو ئانی معلوماتەکانی ئاوایە یا کاتێککە باسی فڕاتەکە ئەڵێ فڕاتیش هەر لە ئاسمانەوە هەڵە قوڵێ بەڵام کەچێت سەرچاوەکەی سێدەکات لە تورکیاوەیەت ئەو معلوماتانی کە بیستوێتەوە هەمی کۆکاتەوە وەکو کەسێکی بەرپرسیارە بەرامبەر بە سەردەمی خۆی هەر عینی
طبري جد وانظم مجلد كو كاتو لمعلوماتك زور لتاريخ إسلامية بلام كاتك ابن خلدونيت خندنو بو أمريكا بو أمريكا رخني زوري ليغريو خوي بترازنكي ترى ميجوان نسيتو كاتك شرف خاني بدلسي جد ايوكو ياداجناميك اويش تقريبا اوكو ياداجناميك وايا هرچی میرێک لە سەردەمی خۆیەتی ئەینووسێ ئەویش بە هەمان شێوەیەت شەخەڵێک لە معلومات کۆکاتەوە بەڵام بەداخەوە کاتێکە ئەمینزەکی بەگیت نایە ئەم کتێبەی شەرەفخانی بدرسی هەڵسەنگێنێ لایەنە زەعیف و لاوازەکانی بکە بەڵکو ئەویش هەریەت کۆمەڵی معلوماتی ترە هێنێت لە کتێبە ئەوروپیەکانەوە و لەسەر کورد کۆیەکاتەوە شتی زۆر جوانەڵێ بەڵام ئەوەی ڕابردوو بڵێن کە باسی کردبوونەوەی لە سەردەمی کۆنا هەندێکی ئەندازەیەک و خۆشت باسی کرد ینی لەوانەیە بەشێکی تێکەڵ بە جۆرێک لە ئەفسانە بۆ کە ئێوە زیاتر لە بواری ئەفسانە و حقیقەت و ئانەش ئیشتان کردو ینی پێدوانی ئەمە بۆ خۆی بەشێکە لە خەوشی نووسینەوەی مێژوو کە تۆ شتێک بەوە نەقڵکەی بۆن نەبڵێ ڕووباری کیوەکوونی لە ئاسمانەوە هەڵاقوڵە یا فراد لە چۆ هەڵاقوڵە ینی ئەمە خۆی بۆ خۆی هەز ناکەی خەوشێ لە دروستبوون و لە نووسینەوەی مێژوودا دروستەکات بەڵێ بێگومان ئەو هاتووە وەکو عەرزم کردی هەرچی زانیاری لە سەردەما هەیە کۆیەکاتەوە بۆ دوای خۆی بۆی نەفەوتێ هەروەکو تەبەریەت ینی زەخیرەیەکی زۆر لە هەڵا لە مێژووی ئیسلاما کۆکاتەوەی کە بیستوێتی کۆیەکاتەوە ئەمڕۆ ئەوانەی کە ڕەخنە لە ئیسلامەگرن یان کتێبەکەی تەبەریە هێن تەبەری خۆی ئەڵێ من ئەمە بۆ ئەوەی نەفەوتێ ینی کارێکی دڵسۆزانی زۆر گەورەی بۆ مێژووی ئیسلام کردووە بۆ ئەوەی نەفەوتێ معلوماتانە هاتووە هەمووی هێناوە ئەڵێ دوای من ئێوە خوێندنەوەی بۆ بکەن و لێکۆڵینەوەی تیا بکەن و کامیتان بە دڵنیە بیکەشن بە دیوارە لای بن ینی ئەمە کارێکی دڵسۆزانەیە کە ئەو کرێتی کە نەیەشتووە ئەو هەموو معلوماتانە بە باش و خراپیەوە بفەوتێ بۆ ئەمڕۆ لەبەرەوە ئێمە ئەمڕۆ سوودێکی زۆر لە تەبەری ئەبینین لە هەموو بارەکە مەسە باسی کورد ئەتوانی یەک مەجەڵەت دەربێنی باسی فارز ئەتوانی مەجەڵەتێک دەربێنی ئەفسانەی کورد ئەتوانی لێ دەربێنی ئەفسانەی فارز ئەتوانی ئەفسانەی ئەغریق هەر هەمووی هێناوە باش و خراپەکانی هێناوە یعنی ئەوە کارێکی زۆر باشی کردووە خۆزگای ئێمەش مێژونووسێکمان هەبوایە پێش شەرەفخانی بدلیسی یان دوای شەرەفخانی بدلیسی هەرچی زانیاری هەیە لەسەر میرنشینەکان کۆی کردایەتەوە بە باش و بە خراپەوە ینی هەموو لایەنەکانی کۆکردایەتەوە ئێمە ئەمڕۆمانتوانی ینی مێژوویەکی تقریبان ڕوونی کوردمان لێ دەستکەوتایە بەڵێ سوپاس مامەس مامەسا بەڕێز میتۆد هەیە لە نووسینەوەی مێژووداوای پێوتری ئایا میتۆدێکی ڕەخنەیە یا ستایشنامەیە یا گواستنەوەی ڕووداوەکانەوەکو خۆی وەکو مامەسا ئاماژەی پێکرد نمونەی تەبەریە ناوە شتێکی جوانی باسکردی عنیڵێ تەبەری تەواوی ڕوودا و هینەکانی هەم سەردەمی خۆیان پێشی خۆی هێناوە و لە سەرچاوەکانی تری شەوەری گۆ نەقڵی کرۆ بەس توێتی لە پێناوی ئەوە لە فەوتان نەپارێزرێ یعنی ئەمە ناوەندێت تەنها گواستنەوەی ڕووداوەکان و نەقڵکردنی ئەوانەی کە بینیەتی و پێش خۆی هەبووە بۆ دوای خۆی بەس تەنها لە پێناوی ئەوە کە بمێنێتەوە ئایا میتۆدێک هەیە لە دوای ئەوە یا ئەمەگەربینەوە دیسانەوە بۆ مێژووی کورد میتۆدی ستایشنامەی پێڵەی ڕەخنەی پێڵەی بابەتی بوونی پێڵەی وە گواستنەوەی ڕووداوەکان هەر کامێک لەمانە بێت بەڵێ من حەزەکەم تۆزێ بوەستم لەسەر ئەو پرسیارەی لە مامۆسات کرد لەسەر یاداشت چکە یاداشت ئەگەر یاداشت جێگەی بەڵگەنامە ئەگرێتەوە لە زۆر حاڵەتە چونکە بە تایبەتیش بۆ گەلی کورد لەبەرەوە ئێمە لە ڕووی بەڵگەنامەیەوە زۆر لاوازین ئەگەر سەرکردەکان سیاسیەکان وەرزشەوانەکان ڕۆشنبیرەکان ئەگەر یاداشتی خۆیان نەنووسنەوە ئێمە لەلایەن مێژوونووسەوە ناتوانێت توێژەر یا مێژوونووس بێ لێکۆڵینەوەیەک وردە و بارودۆخە بکە یعنی ئێمە بەڵگەنامەشمان نەبووە لە سەردەمی پاشایەتەیە دوای سەردەمی پاشایەتیش ئەگەر لانی کەم قیادیەکانی کورد یاداشتی خۆیان بنووسایەتەوە ئێمە گرفتێکی ئەوتۆمان بۆ دروست نبوو لەلایەن مێژوونووسەکانەوە توێژەرەکانەوە بەڵگەنامە کۆمەڵێک بۆ کاری ئەڵێ ئێمە بەڵگەنامەمانە لەلایەن هەندێک لە نووسەرەکانەوە ئێمە تووشی حەمەلاتی داگیرکاری و سووتان و پەلاماردان و کورد وعی نووسین و ئەوانەی نەبووە بەس یاداشت پێناسەیەکی بکەین بە ڕێی من و دوادەر بچینە لەسەری ئێمە چ جۆرێک یاداشتمان هەیە ئایا هەمانە لە ڕاستیە یاداشت ئەخە من هەر خۆی بۆ خۆی لەسەر جەوهەری یاداژنووسی قسە هەیە بەڕێز هێما بۆ ئۆکەی کە یاداش لەگەڵ بەڵگەنامە بۆ نزیکن لە یەکەوە بەڵام حەز ناکەی دوجار یاداش لەبەرەوەی کارکردە بارە دەرونیەکانی
پێوە دیارە و کەوتۆتە نێو ململانێ فکری و سیاسی و کۆمەڵایەتیەکان و زۆر جار لە یاداشنامە یاداش نووسێک لەسەر کەسێک شتێک ئەنووسێ هەم مێژوو نووسەکانی حقیقەتی مۆزوعەکە بەو شێوەی هەست ناکەی دوجار ئەمەش خەوش لەسەر یاداش نووسی دروستەکات کاک ئارام ئەم بۆ بەڵگەنامەش ڕاستە ئەما کەوێتە سەر توێژەرێک لای کات مەسەڵەن بەڵگەنامەیەک کە کاتی بەڵام بەڵگەنامە ئەندازەیە گشتیترە بەڵام یاداش تایبەتترە کەسێک نووسیوێت بەڵگەنامەش مطلق نیە ینی ڕاهای ڕاستی نیە لە ڕاستیە ینی تۆ هەندێک بەڵگەنامە هەیە دووە لە ئستعمارەکان یا ئەوروپیەکان بۆ بەرژەوەندی خۆیان نووسیوانەتەوە لەوانەیە تۆ ئەمە بێ ورد بیتەوە لی لەو حاڵەت لەو بارودۆخە بۆ مەستەحەتی خۆیان نووسی بێتەوە ینی ڕاستی نەبێت ڕووداوەکە وەکو خۆی هەیە گواستی بێتیانەوە هەندێک یاداش نووسمانەیە ئەگەر لەسەرەوەی ویستی ببوورە بێڵەی لەسەر یاداشتی کورد لای کورد جۆرەکە بە خێرایی ئاماژەی پێکەی بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرم و دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە جارێکی تر سڵاو مامۆستا بەر لە ناوبڕەکە باسی ئەومان کرد کە ئەگەر بە کورتی هێما بۆ شێواز وە جۆری یاداشنووسی لای کورد بکەیت یاداشت خۆی چەمکەکە چییە چەندێک یاداشت بیۆگرافیای پێوترێ بیۆگرافیا ئەو کەسانەیە کە یاداشتی یاداشتە نووسنەوە بەڵام چەمکێکی ترمانشەیە لە ئەنگلیزیا پێوتەوە ئۆتۆبیۆگرافی ینی نووسینەوەی یاداشتی خۆت تابان ئەمە دابەشە بێ لای ئێمە بزان چەند جۆرمان هەیە ئێمە لاوازین لە ڕاستیە لە ڕووی نووسینەوەی یاداشتەوە نووسینی ژیاننامەی گشتیمانێ و ژیاننامەی تایبەتیمانەیە ژیاننامەی گشتی چیە یا یاداشنامەی گشتی چییە تابان ئێمە ئەبێت دوو جیاوازیش بکەین لە بین یاداشت و یا بیرەوەریە لە عەرەبیە مذەکەرات هەیە و ذکریات هەیە مذەکەرات چییە ئەو کەسەیە کە خۆی نزیکە ماوە لە ناو ڕووداوەکە لەو لەحزە نووسێتەوە ئەمە یاداشتە لای ئێمەم تێکەڵیە هەیە بیرەوەری یا یادەوەری چییە ئەو کەسەیە کە ڕاستە بەشداری بە عەرەبی ذکریاتە لە ناو ڕووداوەکەەوە بووە بەڵام دوای 20 ساڵ ئەینووسێتەوە تاپانە زەمانی دیاری کراوە بەسەر چووە تامە بەسمەوەی ئەو کە بازە 20 ساڵەکەی ئەوە پێوەرە پێوە نیە من بە نمونەیە مەسەرەن 30 ساڵە 40 ساڵە 10 ساڵە گرنگەوەی پێشتر بووە دوای ئەوە ئەینووسێتەوە طبعا ئێمە نووسینی لە یاداشنامەی تایبەتیە یاداشنامەی خودیمانەیە لە یاداشنامەی گشتیا وتمان ئەو یاداشتانەیە کە بە شێوەیەکی گشتی قسە لەسەر ژیاننامەی ئەوانی تراکە بۆ نمونە عەلامل کوردەکەی جەمال بابان باش نییە یا میربەسری ناودارانی کورد ئەمە ژیاننامەیەکی گشتیە ئەمە زۆر تەفسیل نییە ورتر نییە ئێمە لەم بووە هەمانە ژیاننامەیەکماترە یا یاداشنامەیەکی تایبەتی گرنگە بەلامەوە لە ڕاستی ئەمە تێکەڵ و پێکەڵێکی ئەگەر مامۆسا ینی پشگیریم کا بۆ لە نووسینی یاداشتەکانە یاداشنامەیەکی تایبەتیە لە ناو تایبەتێکە بێتە خودی و بابەتی خودی ئەو کەسەیە کە خۆی هەڵەسێ بە نووسینەوەی یاداشتەکە مەسەڵەن ڕەفیق حلمیمانەیە ئەحمەد خواجەمانەیە یاداشنامەیەکی ترمانەیە لە ناو تایبەتەیە یاداشنامەی بابەتیە کەسێکی ترە هەڵەسێ بە نووسینەوەی ژیاننامەی ئەوی تر مەسەڵەن لەسەر بارزانی ژیاننامە نووسراوە لەسەر تاڵەبانی ژیاننامە یەکێتر هاتووە بەڵام علمیتر و زانستی تر ئەو کەسەیە وەکو لە نووسەر و لێکۆڵۆرانەکانەڵێ کەس لە خۆت باشتر خۆت ناناسێ خۆت بینوسیتەوە لای ئێمە ئەم جۆرە یاداشنامە زیاتر یاداشنامەیەکی ینی خودیمان هەیە بەڵام زۆر نییە کەم و کورتیتە پێوەری یاداش نووسیش کاکارام ینی وردە هەموو کەس ناتوانێت یاداش بنووسێتەوە ئەو پرسیارە لە مامۆستا کرد یاداش بۆ ینی ئەو کەسە بۆ یاداشە نووسێتەوە ئەحمەد خواجە بەڵێ ئەحمەد خواجە لە پێشکی کتێبی چیم دیاڵێ چی ئەڵێ بۆیە من یاداش دەکەم نووسیەوە لەبەرەوە هەندێک کەساتن نەقد و ڕەخنەیانەگرت لە حکوومەتەکەی شیە مەحموو زانا و داناکانیشمان هیچ وەڵامێکیان پێ نەبوو ینی نووسینەوەی یاداش لای ئەمە وەکو ڕەتفعلێک بووە تۆمەتبار کەسێک هاتۆ مێژۆکەی ئەمی تۆمەتبار کرۆ ئەم وەڵامێداتەوە مەسەنە ئەتوێ بڵێ ئەگەڕێنەوە سەرەوەی دیسانەوە چینەوە سەر پرسیاری یەکەم ئەمەش ئەمەی ئەحمەد خواجە جۆرێکە لە بەرپرسیارەتی ئەمەیان بەڵێ بەڵام هەندێک کەسەیە بۆ پەرپرسیارەتی نییە مەسەڵەن بۆ نمونە
دانپێنان جانژاک ڕۆسۆ دانپێنانەکەی خۆی ئەنووسێ وەکو ئەم کەسە لە ڕووی سایکۆلۆژیاوە لە ڕووی ژیانی کۆمەڵایەتیەوە تێکشکانرێکی پێدا هەندێک کەس یاداش دەنووسێ لە ڕووی سایکۆلۆژیەوە بۆ ئەوەی ئەو تێکشکانی خۆی قەرەبوو بکاتەوە وەکو خۆخاڵیکردنەوەیەکی دەرونیە خۆلادا ینی ئەو تاوانانی کردووە خۆی لێ پاک بکاتەوە هەندێک یاداش نووسەیە بۆ نەمریە مەسەڵەن بۆ نمونە ئەوراقی حیاتی ئەوەی هین نەوال سعداوی ئەڵێ بۆیە نووسیومەتەوە لەبەرەوە هیچ شتێک وەکو نووسین لە مردن من ڕزگار ناکە بۆی بمێنمەوە هەندێکەیە بۆ وەڵامدانەوەی کە ئێستا ئێمەی بینین یەکێک یاداشتە نووسێت لە دنیای لای ئێمە لە ماوەیادا ئەکەونە وەڵامدارە دەرەوە بۆ ئەوەی ئەو تۆمەتانەیە خۆی تەمان یاداش مێژوویەکی کۆنتری هەیە لە کۆنا بەڵام لای ئێمە یەکەم یاداژنووس ینی شاعیرەکانن لە ڕاستیە مەسەرەن تۆ سێری بابەتاییریە مدانی کار لە شعرەکانیە ئەڵێ ئەوەنەی ئەوەنە لەدایک بوو چی بوو مناڵی ئەحمەدی خانی مەسەرەن بۆ نمونە شێخ سەلام لە پێشەکی دیوانەکەیە شاعیرەکانن بەڵام دواتر وەفای لە ساڵ 1995 دوای یەک سەدە یاداشتەکەی نووسێت لە ساڵ 1999 چاپەکرێت بەڵێ سپاس مامۆستا حەسەن ئەمە طبعاً بە دیوەکەی وەکو نووسینەوەی یاداژ وەکو بەرپرسیارەتی کە یاداژنووس لە لای بۆکو ئەو پۆلیانکردنەی کە مامۆستا هێمای پێکرد بە وردی بەڵام ئێمە ئەگەر بین دیسان ئەمە بگۆڕینەوە بە دیوێکی دیکەدا لای سەرکردەکانی کورد و سەرانی کورد تا چەند ئەم بەرپرسیارەتیە هەبووە لە سەردەمە جیاوازەکانە ئەوەی کە ئێمە زیاتر هێمای بۆکەین زیاتر بۆ نمونە 100 ساڵ بەر لە ئێستا لە 1920ەوە تا نزیکەی بە 100 ساڵێکە یعنی تا چەند سەرکردەکان بەرپرسیار بوون لە ئاستی قۆناغە مێژوویەکەی خۆیاندا ئەگەر ئێمە بین دیۆ تیۆریەکەی وەکو نووسین وازێ بین و بینێت دیۆ پراکتیکەکەی و ئەوەی کە ئەزمموی مێژووی کردوە و ئەو کارکتەرانەی کە لەناو ڕووداوە مێژوویەکانە بوون و سیستەمی حکومڕانی دەسەڵاتداری بەڕێوەبردننی کۆمەڵگا ئەو ڕخنانەی کە گیراوە بە هەموو شێوەکانیەوە بڵێ بێگومان سەرکردەکانی ئێمە کەمێکیان ئەوەیان کردووە یعنی کەمێکیان بڵێن کاک مەسعود هاتووە تقریبان ژیاننامەی خۆی نووسیوە لەو ڕۆژەی لەدایک بووە لە مەهاباتە هەتاکوونێ ئەو سەردەمەی خۆی بەڵام ئەو بە شێوازێکی کە نووسیوەتی هاتووە هەر لە ڕووی ئەکادیمیوە نووسیوەتی بازێک سەرچاوی تیا بەکارهێناوە و ژیاننامەیەکی خۆی نووسیوە مام جەلالیش ینی ژیان نامەی خۆی نووسی بەڵام تاسەکە نەماندیوە ئەڵێن ژیان نامەیەکی تەفسیلی زۆری نووسیوە کاک نەوشیروان ژیاننامەی خۆی نووسیوە مامۆستا عەلیبابیر تقریبان ژیاننامەیەکی کورتی خۆی نووسیوە ئەم سەرکردانە وەکو بڵێ هەندێک کاریان کردووە بەڵام بەڕاستی ناگاتە ئاستی تێرکردن و پێویست چونکە هەندێک لەوانە بەڕاستی ینی لە ژیانیاوەها نەبووە بەڵام خۆی وەکو پەپولەیەک نیشان ناوە خۆی وەکو گوڵێک نیشان ناوە ئەمە بۆ پێشی ئەم سەرکردانە ژناوت هێنان بۆ منە بەر لە پەنجاکانی سەدەی ڕابردوو هەر ڕاستە ئەگە بە نمونە باسییان کرد ئەوان تقریبا نیانە ئەوانەی پێش پەنجاکان من نمبوونە ئەو یاداشتی ئەحمەد خواجە مامەسا باسی کرد کە لە کاتێکان ڕخنە لە حکوومەتەکەی شێخ مەحموودە گیرێ و ئەو دێت وەکو جۆرێ لە بێدەنگی دانایان و زانایان و هینەکانی ئەو من ڕەنگە بڵێم ئەوەی ئەحمەد خواجە یعنی زۆر لایەنی خراپی شێ مەحموود پینەکەوە ئازانم یعنی یەکەواتە هەرێک ئەو دیوێکی تری ئەو قۆناغی ئێستا بڵێ ئەو یەت ڕەدی هەندێک بەوەی خۆی ژیان نامێکی پوختی خۆی بنووسێ چی کردو و چی بینی و ئەوانە یەت هەندێک هەڵە لە زمانی شێ مەحموود کە کراوە بڵێن ئەو پینیان بووەکە شێ مەحموود بەڕاستی کۆمەڵێک ڕفتاری زۆر خراپی هەبوو بەرامبەر بە ڕۆشنبیران و ئەو سەرکردە عەسکەریانەی کە هاتوون لە بەغا و لە یەکەیە بەشداریان کردووە و ئینجا لە کاتی ئینتیخابات دەکات لە سلێمانی و ئینجا زەویزارێکی زۆر داگیر دەکات و ئەمانە شتێکی زۆر ینی خراپی کردووە لێرە چەند جارێک ئاهاتە پاڵ بەریتانیا ئاهاتە پاڵ عوسمانی ئاهاتە پاڵ بەریتانیا ئاهاتە پاڵ عوسمانی تقریبا 6 جار ئەم یاریەکە طبعا ئەمە کارێکی زۆر بەقوت نییە بۆ سەرکردەیە کە خۆی بە مەلیکی کوردستان بزانێ و خۆی بە ڕزگارکەری کوردستان بزانێ ینی ئەم پیاوە هاتووە کۆمەڵێک ئیش بۆ شێ مەحموود پینەیەکە بەڵام ئێمە ئێستا هەندێک شتە بینین لە کوردستانە کە ئەنووسرێ ئێستا بۆ نمونەگەر ناوی نەیە نەم سەرکردەیەک لە شاخ چەندەها کەسی کوشتووە چەندەها شتی خراپی کردو شەڕی ناو خۆی دروست کردووە پەلاماری چەند حیزبولایانیەوە قەتڵ و عامی خەڵکی زۆری بە تەور خەڵکی کوشتووە بەڵام کاتێک کە ژیان نامەکەی خوێنی تو ئێستا لە بازاڕایە عینی پەپولەیەک لەم گوڵچۆ بۆ ئەو گوڵ لەو گوڵچۆ بۆ ئەو گوڵ لەو هینبوونی ئەمانەی کردووە جوانت باسکرەوەی سەردەمی شێخ مەحموود ئێستا ڕێک ئەدێنمەوە بۆ لای ئەم باسی خۆت
ئەو نمونەی کە باسی لە سەردەمی شێخ مەحمووداوەی ئەڵەی ئەحمەد خواجە ئەندازەیەک جۆرێک لە پینەکردن بۆ کەم و کورتەکانی ئەو سەردەمە پێدوانیە ئێسش هەمان ئەو وێنانە جارێکتر نوێ ئەبنەوە و نمایشە بنەوە بەڵێ هەر بە هەمان شێوە ئێستا یعنی ئەمانی کە نووسێ بەو شێوە بەڵام ئێمە هەمانە مەسەلا شێرکۆ بێکۆس ژیان نامەیەکی نۆسەد لاپەڕەیی خۆی نووسیوە زۆر جوانی نووسیوە یعنی هاتووە هەرچی زۆعفی خۆی هەیە هەرچی زۆعفی ماڵی باوکی هەیە فەقیری و هەژاری دایکی و خوشەکانی هەیە و هەتا ئەڵێت تەوالێتێکمان نەبوو لە ماڵەکە ئەچین بۆ دراوسەکان ئەچین بۆ مزگەوت ئەڵێ قاڵێکمان نەبوو دایخین ئەڵێ زۆر هەژار بووین زۆر داما بووین زۆر نەکبەت بووین هیچێکمان نەبوو باوکم هیچی بۆ نەکردین پێ دوایە ئەمە پێوەرە بۆ ڕاستگۆیەتی گواستنەوەی مێژوو بەڵێ ئەو یعنی شێرکۆ بێکەس ژیانێکی ڕێکی پوختی سەردەمی خۆی بە باش و خراپەوە ئەنووسێ و هەروەها باسی شاخەکە یعنی کۆمەڵی زانیاری زۆر لەسەر شاخ بۆ ئێمە تۆمارەکە کە نەبیسراوە ئەو پەیوەندیانی خۆی بە ملامسفای بەرزانی و ئەو پەیوەندیانی خۆی بە مام جەلالەوە باسەکە زۆر بە ڕازگۆیانە زۆر بە سادیقانە ڕخنەکانی هەموو باسەکە یعنی ڕخنەی گرتووە اینجا باسێکی خۆیە کات چی کردووە مەسەلا چۆتە سەرکانی بۆ سەیری ئافەت بکە سەرکانی ئەوەش باسەکە یعنی ئەڵێ حەزم بووە لە هینە حەزم بووە لە ئەوروپا و توانە حەمام هەیە تێکەڵە حەزم کردووە لەگە ڕەفیقامە بچم بووە ئەو حەمامانە یعنی باسی ئەو شتانەی خۆیەکە هەرچی کردووە لە مناڵیوە تا گەورەی باسێکە بەڵام ئەمان هاتوون ئەمان بۆ سەرکردە سیاسیەکان ببوورێگە بچمەوە سەر ئەوەی پێشوو کە مامەساژ ئەندازەیە هەندێک وەڵامی دایەوە ئەگەر ئێمە بارە دەرونیەکەی و بارە سایکۆلۆژیەکەی وەرگین بۆ سەرکردەکان هەمیشە ئەیانوێ ئەو وێنە حەقیقی خۆیان هەیە نمایشی نەکەن بەڵکو وێنەیەکەوە دیوێکی تری جوان بۆ دوای خۆیان بەجێبێڵنەوە بیخەنە ناو نووسین و تێکستەکانەوە بەڵێ تر ئەوە نەفسیەتە یعنی ئەوە نەفسیەتە وەکو کاک دکتۆر فەرمووی یعنی هەندێک ئەیانەوێ نایانەوێ هەموو لایەنەکانی خۆیان بڵێن هەموو لەکانی هەریەن شتە جوانەکانی خۆیان تۆمارەکەن و بەوە ئەیانەوێ خۆیان ینی تەمەنێک بە خۆیان بن یا خۆیان پاپکەنەوە لە مێژوو بەڵێ ئەگەر هەر ئەو پرسیارە بگوازمەوە بۆ تۆ مامۆستا لە بواری یاداش نووسیدا ئێوە زیاتر قوڵ بوونەتەوە بە تایبەتی لە ساڵی 1920 بۆ 1950 لە عێراقا ئێمە ئەگەر بارە دیسان دەرونیەکەی وەربگرین ئێوە هەردیسان ئەو پۆنێن بەندێتان کردووە بۆچی هەمیشە ئەمانەی کە یاداشیان نووسی ئەگەر بەشێکی بینەوە بۆ سەرکردەکانی ژنیان نووسی بێەوە بەشێ لە دەربارەکانیان یان نزیکەکانیان یا ئەوانەی کە ویستویانە مێژووی ئەو سەرکردە یا ئەو پارتە سیاسیە یا ئەو فکر و ئایدۆلۆژیایە جوانکەن یعنی ئاستی و پێوەری گۆڕینی لەو دیوە حەقیقیەوە بۆ دیوێکی دیکە بۆچی ئەگەڕێتەوە کاکارام خۆی پێوەەر بۆ یاداش نووسین چییە ڕازگۆیی ئەوەی لە کۆڵەران و توێژەران پێوەرەکانیان داناوە ڕازگۆیی ڕاستی ڕووداوەکان متمانە بوون و تەکنیکی نووسینی یاداشت ئەمانە پێوەرن بۆ ئەوی تۆ یاداشتێکی سەرکەوتوو دەبێ بە هەموو نووسینێک کە ئینسانەکەی نووسێتەوە خەباتگیێڕە سیاسیە سەرۆخێڵێکە ناچێتە چوارچەوەی یاداشتەوە هەموو نووسینێک یاداش نییە ئەبێن پێوەرانی تیا بێت تەکنیکی نووسین گرنگە مامۆسا ئاماژەی کرد بە مامۆسا شێرکۆ بێکەس تەکنیکی نووسینی و شێوازی گێڕانەوەی شێرکۆ بێکەس بە حکمەوەی ئەدیبە چێژ بەخشترە ڕاتەکێشە بۆ خوێندنەوەکەی و جۆری گێڕانەوەی ڕووداوەکان گرنگە ئەگینا بەڵام ئێمە بۆ ناچیتوە تۆ بۆ ناچتە سەر ناو دیوە حەقیقی ڕووداوەکانوازە چێژ وەرگرتن لە زمان بێنە جۆری وشاری و کۆمەلگایە دەورە بینێ مەسەلەن ئینسان لە ئەوروپا ئاساییە مەسەلەن ئینسانێک یاداشتێکی خۆی نووسێتەوە لەبەرەوە ڕێگرێک کۆمەڵایەتیە سیاسی کۆمەڵایەتی ئەوانە ڕێگر نین دیوار نین لە بەردەم تا تۆ بینوسێتەوە بەڵام تۆ یاداشتێک لێرە نووسیتەوە باش نییە هەم ڕێگری سیاسی زۆرە هەم ڕێگری کۆمەڵایەتی زۆرە لەم ماوە لە چەند جارێک یاداش نووسراوەتەوە مەسەلەن من یاداشتێک نووسرایەوە لە ئەو مەسەلەن لە سلێمان دەرگەڵایی باش نییە یاداشتەکانی نووسیەوە بوو بە هەڵا بۆ لەبەرەوە نەقدی تیا بوو دیوی حەقیقەت و دیوی شاراوی مێژووی دیوی شاراوی کۆمەڵێک سیاسی باز کرد بوو پێیان تەقەبول نەکرا بۆ نمونەوەی مام جەلال یاداشتەکەی ئین چاوپێکوتنەکەی قانعی فەرد
چی نەناوە ینی خەریک و ببێ بە جەنگ لە ڕاستە بۆ لەبەرەوە هەندی حقیقەتی باس کرد ئێمە لەڕاتە حقیقەتیش ببوورە حقیقەتێک فاکتەرێکی دیکەی ئەوەی جەناب ئێمای بۆکەی نووسینەوەی یاداژنامەیەکی دروستە وە زانستیەوەی کە ئێوە بێگومان بێگومان ئێمە بۆیە سەرکردەکانمان توانای نووسینی یاداشتیانە ناتوان حقیقت باسکەن ئەگەر حقیقەتیان باس کرد پێکدادان دروستە بێ با پرسیارێکی کەت لێ بکەم ئەگەر ئەم قۆناغی ئێستای کوردستان کە قۆناغێکە حاڵەتێکی تایبەتە پیاە تێپەڕین و کورد خۆی حکومی خۆڕێبەری خۆیەکە بۆ هەموو تێبینێەوە لەسەریە ئەگەر ئەم قۆناغە بگوازرێتەوە بۆ ئایندە بە یاداش نووسی یعنی ناوەنیە چ جۆرێک لە یاداشت ئێستا بنووسرێتەوە ئەگەر ئێستا سەرکردەکانی کورد مامۆسا ئاماژەی بۆ هەندێک سەرکردە کرد کە هێشتا زۆربیان لە ژیاندا ماون ئەمە بۆ ئایندە بگوازرێتەوە ئەم هەموو دیدە جیاوازەوە لە ئێستا لە ململانەیەکی قوڵی ئایدۆلۆژی و بەریەکەوتنێکی سیاسی و فکری و کۆمەڵایەتیین ئەگەر ئەمانە بنووسرێتەوە و بگوازرێتەوە بۆ نەوەکانی ئایندە دەچێتە ناو کام مۆدل وە کام شێواز لە یاداش نووسیەوە ئەچێتە نووسین یاداش نووسینی خودیەوە ژیاننامەی خودیەوە تەواوی یاداشتەکان بەڵێ ئەو کەسەی ئەگەر بە مەرجێک ئەم پێوەرانەی تیابێ ڕازگۆیی ڕاستی ڕووداوەکان متمانە ئەمانەی تیابێ چێتە قاڵبی یاداژنامە خودیەوە و ئەبێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ ئێمە لە داهاتوە کە توێژەرەکان قسەی لەسەرەکان چکە ئێمە زۆر لاوازی لە بەڵگەنامە نووسرا بۆ نمونە ئێمە یاداشی چێشتی مجێوری هەژاری مکوریانی دیوی زۆر جوانی حقیقت هەندێک ئێمە سەرکردە تەقدیسەکە بەڵام حقیقەتە خۆی ئەڵێ من وام لەبەرەوە پێوەرێک کۆمەڵی شت بازانی ئەکات بە قوتب بەڵام هەندی نەقدیشی تایە هەم لە خۆی هەم لە چوارچێوە دەوروبەرەکەی هەندێشتی لایەنی شاراوت بۆ بەڵام هەست ناکەی خاڵی لاوازی ئەم یاداژنامە خودیانە لە ئایندا دەبنە یعنی یەکێک لە خاڵە لاوازە بەهێزەکانیان ئەو ملشکاندنەیەکە لە نێوان سەرکردەکانی کورد و نەتوانینی پێکەوە هەڵکردیان و ڕوانینیشیان تەنانە بۆ ڕووداوەکان لە ناوچەکە و لە ناوخۆی کوردستانیشا جیاوازە هەست ناکەی ئەمە خاڵێکی زۆر لاوازە بێ بۆ یاداشتەکان دواتر ئەمە توێژەرەکە تەقیمێکە ئەم یاداشتە گرنگە کامیان باشترە لەوی تر گرنگەوەیە بنووسرێتەوە بەو شێوەیە دواتر تۆ ئەمە دی تەقیمەکەی کامە لایەنگیری کردووە کامە حقیقەتی باس کردووە ئیخێتە ژێر وردبووین و توێژینەوەەوە گرنگە بنووسرێتەوە بە هەموو پێوەرێک بۆیە ئێستا یاداشنامەکە زۆر جار گوێمان لێ بێ ئەڵێ فڵانە سەرکردە ئەوێ دوای کۆچی دوای یاداشتەکەی بڵاو بێتەوە لەبەرەوە هەرا دروست نەبێ بەڵام خۆی گرنگە ئێستا بنووسرێتەوە بۆی وەڵام بدرێتەوە بۆی جواب بدرێتەوە بزان وایە نەک ئێمە کۆمەڵێک یاداش نووسمە یاداشتە بووە بڵاو بۆتەوە باش نییە ئینسانەکە خۆی لە ژیانە بووە وەڵام دراوەوە ئەمش وەڵامی داوەتەوە بۆ نمونە یاداشتەکەی مەلاحمەی بانی خێڵانی وەڵامەداتەوە بەڵام ئەگەر کۆچی دوایی کرد توانای وەڵامدانەوەکەی نامێنێ نازانی حقیقەتەکە لێرە وو نەبێ بۆیە بنووسێتەوە بەڕێی من زۆر باشترە بەڵام هەست ناکەی ئاسی وشیاری کۆمەلگاش ئەیگۆڕێت یعنی ئێستا لەم ساڵانەی پێشووە لە ئەندازەیەک لە 15 بۆ 20 ساڵی ڕابرۆیەکە لە سەرکردەکانی کورد یاداشنامەی خۆی نووسیەوە لە ناو یاداشنامەکەدا باسی یەکێک لە بۆ نمونە عەشیرەتەکانی کردبوو بە شێوەیەکی وا کە تەقەبول نەئەکرا 2000 هەسا هەڵی کوتایە سەر بارەگاکەی و کێشە و گرفتێکی لێکەوتەوە پێدوانی ئەمەش بۆ خۆی ڕێگرێکە سەرتا ئاماژەم پێکرد وشیاری سیاسی و کۆمەڵایەتی دەورە بینێتەوە بۆ ئەو یاداشتە چەند زانستی بێ یا زانستی نەبێ ئێمە ڕاستە لەسەر عەشیرەتێک من لەم ماوەیە یاداشتێک دەرچوو دەنگی خاک ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشوە بەڕێز حەمەی حەمەسەعیدە باش نییە کۆمەڵێک حەقیقەتەڵێ شتی گرنگی تایە لەسەر واقعی شاخی شۆڕشی کوردی لە ڕابردووە خەریکە هەڵا دروستە بێ ناوی کۆمەڵە کەس مەسەڵەن باسیەکە ئەمە وایە حقیقەتیشی ئەڵێ من حقیقەتم باس کردووە کابرای ڕای کردووە لە معلوماتێک یاوە کابرای ڕای کردو بۆ ئێران ڕاستە ینی ئەوانە هەمووی ئەڵێ تەقەبول بەس تۆ ئەبێ لە هەموو حاڵەتێک ئەمە سەروەتێکی نیشتیمانیە و هی گشتیە تایبەت نییە بە مڵکی کەسێکی دیاریکراو ئەمە بەرپرسیارەتیەکی مێژووی وەکو سەرەتا ئاماژە پێکرد ئێمە بۆ نمونە ڕەفیق حلمی سکرتێری حزبی هیوا بووە وانە سەرۆکی حزبی هیوا بووە 18 سنووق کچەکەی باسێکە پاکیزە ڕەفیق حلمی ئیسا ئەگەر ئێمە کێشەیەوە شمانەکە کارم یاداژنووسی ئەو مندە بارە کۆمەڵایەتێکە تەسیرەکە یاداژنووسی ئافرەتمان نییە
یەکێکمانەیە پاکیزە ڕەفیق حلمی دوان گەلاویشمانەیە بەس ئەوەی گرنگ بێ و بچێتە قاڵبی یاداشنووسیەوە بۆ پێوەڕێ باسمان کرد پاکیزە ڕەفیق حلمیە ئەو یاداشی نووسیوەتەوە بۆ هەندێک حقیقت ناتوانێت باسکە ئافرەتەکە لەم ماوەیە کتێبێکی دەرچوو مێژووی مێینە ئەمە بۆ مێژویش بۆ نووسینی مێژوش هەر ڕاستە ینی چۆن ئێستا بۆ نمونە ئێمە مەستورەی ئەردەڵانیمانەیە بەرهەمیە ئەمە ئایا ناچێتە ڕاستە گەر یاداشتیش نەیە بەڵام ئەندازەیەک هەست ناکەی خزمەتیش کرۆ لە ڕابرەوە بۆ مێژوو نووسی سیاسیە باسی باری کۆمەڵایەتی ناکە سەقافی ناکە ینی وردەکارێکە باز ناکە مەستورە مێژوویەکی ڕابردووی ئەردۆڵان باسەکە تاوەکو سەردەمی خۆی ئەویش بەڵام دوجار هەست ناکە یعنی بازە ململانێک کۆمەڵایەتیەکان و تەنانە ژن و ژنخوازی و عشیرەت و کاریگەری ناوچەکانیش تەسیرەوە بۆ خۆی ناشکلێنە بەس ناتوانێت دەست ببا بۆ وردەکارەکان ناویش ناتوانێت مەسەلەن بە وردەکاری باسی شخصێک بکە باسی ئافرەتێک بکە ململانەکە نمونەیەک کاکە ئارام مەسەلەن مامۆسا ئەگەر ڕەفیق حلمی فایق وشار خزمێکی خۆیەتی ئەگەر هەڵەنە بم خوشکەزای پیرەمێردە هەژدە سنووق بەڵگەنامەی هەبوو لەسەر حیزبی هیوە هەژدە نووسینی تێکستی بووە لەسەر حیزبیەوە ئەڵێ دواتر سووتان دوێتی باشە ئەگەر ئەمە بمایە چەند گرنگە بوو بۆچی بۆ داهاتوومان ئێمە حیزبی هیوە خۆی سەرۆکەکەی بووە محەممەد ئەمیزەکی بەگەڵێت لە تاریخی سلێمانی و وڵاتی لە پێشەکەی هاڵێ ئەڵێ من ویستم تاریخی سلێمانی بنووسمەوە کردیان بە هەڵا ئەڵێ کردیان بەڵا گرنگە بنووسێتەوە بۆ ئێمە ئاگادار بین سەرەتێکی نیشتیمانیە مڵکی کەسێکی دیاریکراوەمەستا مامۆستا حەسەن تا چەند یاداشتەکان و ئەو نووسینانەی کە ئێمە ئێستا قسەیان لەسەرەکەین دەرخەری ئەو دیوە ڕاستی و حەقیقی مێژووی کورد بوون و ئەم ئەگەر بیبەسینەوە بم قۆناغی ئێساوە ئەم بەریە کەوتن و ململانێ و جەنگە نێو خۆیانەکە بە شێوەیەکی ناڕاستە و خۆی عنی لێدانە لە یەکتری و نەتوانی پێکەوە هەڵکردنە لە جوگرافیایکی دیاریکراودا بڵێ وڵات لە مێژووی بڵێن لە یاداشتی سیاسیە من ڕاستیم نەبینیوە ینی زۆر لە شتی خراپ بینیوە کە هەر ئەو کەسانی کە ژیانی خۆیان نووسیوە تەنها دیوە باشەکەی خۆیان نووسیوە ئەو هەموو کێشانەی کە بووە هەمویان وەلا ناوە باسییان نەکردووە من مەسەلا مێژوون هین هەیە کە یاداشتی خۆی نووسیوە خوێندومەتەوە کە ئەو یعنی ئیشی زۆر خراپی کردووە ئیشی زۆر خراپی کردووە کە لێرە ناوەکەی نەبین بەڵام هاتووە بە دیوێکی زۆر باشە زۆر جوانە کە ئەوە من وا ئەزانم ئەگە کاک دکتۆریش لەوا پشتگیریم بکە وا ئەزانم کە ئایندە توانێت ئەو هینە ینی هەڵسەنگێنێ کە ئایا ئەم مێژوو نووسانە ئەم یاداش نووسانە شتی باشیان کردووە یا شتی خراپیان کردووە بە شوەیەکیشی مامۆسا مەسەلا هەندێکیان ئاماژی نەقدیان ینی بەو شووە نیە وەسفی خۆشیان کردبێ ڕەفیق حلمی نەقدێکی زۆری حکوومەتەکەی شێ مەحمووەکە ئەڵێ حەولەجاتی حکومداری بۆ وەفداتوە چوە بۆ ڕاو ئەڵێ سیاست مەدار و سەرکردە چۆنە بواە وا بواە تۆ وەفد بێ حکومداری لەو قسەی بەڕێست بڵێ ببوورە مامۆستا منەمەوێت لەو قسەی بەڕێستەوە یعنی بگەمە ئەوەی ئەو یاداشنامەی ڕەفیق حلمی یا ئەوەی ئەحمەد خواجە یا ئەوانی ئەندازەیەک زۆر جار ڕۆژنامەکانیش بوون مەژین و ژیانی پیرەمێر ڕەخنەی لە حکوومەتەکەی شێخ مەحموود گرتووە ئێمە ئەگەر بین بەراوردی ئەو ڕەخنانە بکەین لە ڕابردووە بە ئێستا یعنی ئەم بەراوردە چۆن ئەکرێ پێ دوانیە هەمان مێژوو بەجارێکی دیکە خۆی دووبارە بێتەوە بێ یاداش نووسەکان دیسانەوە ئاماژە بەمانە بکەنەوە ڕاستگۆیانە ئاماژە بۆ سەرچاوانە بکەنەوە ئاماژە بەو واقعانە بکەنەوە کە واقعی ئێستاوی بگوازنەوە بۆ نەوەکانی دواتر وەکو خۆی گرنگە ڕاستە بێ تۆ ئەو مێژوە تێپەڕێنی لە ڕاستیە مێژوو پەرەسەندنە ناتوانانی تۆ وەکو ڕەفیق حلمی بی یا وەکو ئەحمەد خواجە بنووسی یا ئەوان چیان کردوتەوە ئەبێ بە پیوێ واقعەکە و بارودۆخە سیاسەکەی ئێسش تۆ ئەبێ زیاتر نەقدەکە بکەیت چکە بارودۆخەکە بەراوردەکە زۆر جیاوازە ئێبێ یاداش نووسەکان حقیقەتەکان ئێستا زیاتر دەرخەن لەوانەیە لە سەردەمی شوێ مەحمووە ئەو هەلە زیاتر نەبوو بێ جەمی سایب ئەوەی لە خەومە نەقدێکی حکوومەتەکەی شوێ مەحمووەکە ئەوە نییە دواترە کەوێتە بەر پەلاماردان وایە قبول ناکرێ ینی لێرە یاداش نووسەکان ئەبێ زیاتر دیوی ڕاستی بگوازنەوە و کەرەسەکان زیاتر بەردەستە و لە کاتی خۆیان بینووسنەوە
و ئەوەی ڕووی داوە دواتر ئەمەش ناتوانانی 100% مادام مرۆڤ تعامل لەگەڵ نووسیناەکە هەندێک لادانی تایە مستحیلە لە بیرە چێتەوە ڕووداوەکان دروستەکە بەس گرنگە بە شێوەیەکی نەقدی واقعی ئێستا بگوازێتەوە بۆی داهاتوو سوودی لێ ببینێت. نەگەر شتێکی پشکۆلە بڵێم مامۆستا ینی من تقریبا بیسی کتێب خوێنەوە لە یادداشتنامانە هیچ کامێکیان ڕازگۆیانە بەقەدەر شێرکۆبێکەس و بەقەدەر کاگە هەمەی حاجی مەحموو پاک و پوخت و جوان و ڕێک نیان نووسیوە کە ڕێک دیوێکی زۆر ڕاستەقینەی شۆڕشی کوردیان لە کتێبەکانیان تۆمار کردووە. ینی بەهرێمانە بنە زەخیرەیەکی باش بۆ سەر چاوی مێژووی وازانم ینی لە ئەخیرە ئەمانە ئەچنەوە سەرچاوە وەکو مامۆستا فەرمووی ینی ئەبنە بەڵگەنامەیەکی زۆر گەورە بۆ مێژووی شۆڕشی نوێی کورد. بەڵێ کەواتە مامۆستا ئێمە ئەگەر من ماوەی بەرنامەکەم تەواو بێ ئێمە وەکو دوا پرسیار بۆ بەڕێزەوە دوا قسەش ئەگەر یعنی قسە لەسەر بەرپرسایەتی مێژووی لە ئەزمون و نووسینەی یادداشتنامەی سەرکردەکانی کورد و مێژووی نووسانی کووردە وەکو دوا قسەت تێبینیەکت هەبێ. بەڵێ وەڵام من ینی تێبینیمەوەیە کە ئەم سەرکردانە بەڕاستی نەیانتوانیوە تا ئێساکیە یادداشتنامەی خۆیان بنووسنەوە ئیتر نازانین ئایا ئەو یادداشتە هەیە و بڵاو نەکراوەتەوە یا هەر نییە. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا حەسەن مەحموود حەمەکەریم نووسەری مێژووی ئیسلام و کورد مامۆستا بەڕێز عەباس توێژەر لە مێژووی نوێ و هاوچەرخ سپاس بۆ ئامادەبوونتان لە ستودیۆی پەیام. زۆر سپاس خۆشحاڵ بووم. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارە تا سۆراغێکی دیکە بەخوای گەورە و میرەوانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش.